بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان درباري دقەکان ئەگەر تەماشا بکەین کە تێگەیشتنێکی دروست لێیاندا ئەوڕۆ چارەسەری کۆمەڵی گرفت و مەشاکیلمان لە بۆ دەکا. من لە دەستپێشی قسەکاندا وا دەسمەناو بابەتەکە ئەگەر تەماشا بکەی لە مێژووی ئیسلامەتیدا هەر کاتێک گرفت لە ناو کۆمەلگادا دروست بووە هۆکارەکە تێگەیشتنێکی سەقەت بووە لە دەقەکانی قورئان و حەدیث. ئەوەش تەماشاکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زوو تەحزیریدا لە هەندێک کەس لە هەندێک فئە لە هەندێک جەماعەت پەیدا دەبن تێگەیشتنیان غەڵەتە لە دەقەکانی قورئان و حەدیث. بۆ نمونە ئاماژەی بە خەواریج کرد نزیکەی 12 حەدیثی لەسەر هەیە فەرمووی بۆچوونێکی زۆر خراپیان هەیە لە ڕووی فکریەوە. لە سەردەمی ئیمامی عەلی پەیدا بوون بوو بە شەهیدبوونی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بی. گەورەترین فتنە دروست بوو ئەوان دەقەکانیان بەکاردەهینا لە بۆ ئەوەی کەوا مەبەستی خۆیانی پێجێبەجێ بکەن کە بریتی بوو لە کوشتنی خەڵک و یعنی عەزیەتدان و ئازاردانی خەڵک. دەرێ سوبحان الله لەو بەینە منداڵێکیش بوو ئافرەتەکە حەملی بوو منداڵێکی بوو تەلاقەکەی لە بیر چووە. ڕۆژێک ئافرەتەکە تەلەفۆن لە پیاوەکەی دەکات بە گریانەوە. هۆکاری ئەو گریانە چییە؟ دەفتەری ڕۆژانەی ئەو پیاوە تەماشا دەکات. ڕۆژی ئەوەی دێتە بەرچاو کۆچوونە فەحسی دکتۆریان کردی هەمووی نووسیتەوە پیاوەکە. چاوی پێدەکەوی کە خەلەل لە ئافرەتەکەی نەک لە پیاوەکە. چاوی پێدەکەوی ڕۆژی عەمەلیاتەکە پیاوەکە کلیەی خۆی دایتێ نەک سەفەری کردیە. کلیەی خۆی دایتە ئەو ئافرەتە. کابرا پاشان دەفەرمی قەسەمەن بیللا سێر مانجی ڕێک ئەو ئافرەتە لە شەرمان تەماشامنی نەدەکرد. دیگە بەس بزانم ئەتو چ کائینێکی چ ئینسانێکی چ نەوعە خوڵوقێکت هەیە. یعنی تۆ تەسەوڕ کە یعنی دکتۆر بە تووی گوتیە خەتا لە ژنەکەت هەیە خستە سەرە خۆت. یعنی کلیەی خۆت دا من نەک یەکەکی دیکەت کڕیبی بەڵێ هێشتا ئامادەش نەبوو وەبرێ دەڵێ ئەو وەقت ئەو ئافرەتە تێگەیشت فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثير. أو خير كثيرة لقر أو نوع بياوانا يعني لو أو جنابي ما مستباستكر إذا جاءكم من ترضون دينه وخلقه ڕەوشتی هەبوو پیاوێک بڕۆ هەڕوو ئەو پیاوە بیدەنێ ئافرەتی بدەنێ بە بێمنەت بیدەنێ چونکە مادام ڕەوشت و ئەخلاقی هەیە بەڕاستی عائیلەکەت دەپارێزی کەس و کارەکەت دەپارێزی. یعنی ئەوەیە بەڕاستی کە لە ئیسلامەتیدا پێمان دەفەرمێ یعنی ئینسان لەگەڵ یانە تێکەراوبی دەقەکان ئەو هاوەکو ئەو پیاوە جێبەجێ بکاتن. بزانم قەت گرفتێک لە ناو کۆمەلگادا دروستە بی چێ هەیە ئێستا جاری وایە سڕی ئافرەتێکی لەکنا لە خیلالی یەک تووڕەبوونە هەمووی دەردەکات بە زیادە و بە ئیزافە و بە بوختانیشەوە. یەکێک لە ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانی تەلاقدا لەیان پرسی فەرمیان لەبەر چ تەلاقتدا فەرمووی سڕی بەینی ژن و مێردە کو دەگوترێ. کاتێ مێردی کردەوە گوتیانی باشەوە مێردی کردەوە ئێستا لۆ ئێستا باسی ناکەی لەبەر چ بوو تەلاقتدا فەرمی و ئافرەتە بوو بە ناموسی پیاوێکی دیکە مسلمان باسی ناموسی خەڵکەکە. ئەو ڕەوشتە جوانە لە قورئان و حەدیث و دەقەکاندا فێر دەبی. کاتێک دەقەکان بەغەڵەت حاڵی دەبی خێزانەکە تێک دەدا خێزانەکە وێران دەکا. کاتێک ئەو دەقانە وەکو خۆی جێبەجێ ناکەی هەر ئەو دەقانە بوون ئەسحابی محەممەدیان صلی الله عليه وسلم پەروەردە کرد و لەسەر جوانترین شێوە. ئێستا زۆر جاری وا هەیە دەڵێن نسبەی تەلاق لە ناو کۆمەلگادا زۆر بووە. دیراسەی کە تەماشاکە لە چ ڕادەست پێ دەکا. تەلاق بەشێکی زۆریان چییە؟ خیانەتە. خیانەت بەشێکی زۆری چییە؟ ئێمالکردنی ئافرەتە عەزیەتدانیتی ئازاردانیتی یعنی وەزعەکەی لێ دەشێوێنی بڕوا بچی خیانەت بکە کە خیانەتی کرد مەسیری بەرەو تەلاقداندا دەڕواتن. مەقالەکەم خوێندەوە لەو کتابەی دکتۆر عوڕەیفی ئیستەمتع بحەیاتیکە مەڕەکە للقیطە چێ پێلەقەی لە پشیلەکەیدا. یعنی عنوانێکی شەیقە وا تەماشای دەکەی بزانی خەتای چێ بوو. دەڵێ کابرایەک سکرتێری مدیرێکە کە دەچی مدیر تووڕەیە داکۆبوونەوەیان کردە خۆیان لێ تووڕە کردیا. مدیرەکە خۆی لە سکرتێرەکەی تووڕە دەکات بڕۆ قسمی سیانە و هەبکە و ئیهانەی دەکات بابە خۆ من چم نەکردیا بڕۆ زۆر خراپ خۆی لێ تووڕە دەکات قەت بەو شێوازە نەبووە. ئیدر سکرتێرەکە چیتەکەن قسمی سیاناویش خۆی لەوی تووڕە دەکات. هی سیانەکەش خۆی لە مۆزەفەکەی تووڕە دەکات. مۆزەفەکەش بە تووڕەیی نازانی چ بکە لەگەر سکرتێرەکە ئیهانەیەکەن دەستەوە مارێ منداڵەکە هاتیە بابەوە لە مەکتەبێ گوتیان دەرەجەکی باشەتی ناو نازم تەوقیعێک و ئیمزایەکەم لەو کەس لەچی لە منداڵەکەی دەدا. منداڵەکەش بە گریان دەستەوە زۆرە پشیلەک هەیە دێ خۆ بە باوشی منداڵەکەی دادا حتا لە قەدەگری منداڵەکەش لێی دەدا. دەڵێ ئەنەتیجە مەڕەکە لەلقیطە چێ بوو پێلەقەی لێدا ئەنەتیجە ئێستاکە پێت بڵێم دەڵێ مدیر بوو. لۆچکە لەوێ ڕاهەرایەکە هات
هەتا گەویستەوە ئێرکوانە. ئێستا ئەگە نسبەی تەلاقێکیش ڕوویدا ناڵم هەمووی، بەڵام بەشێکی زۆری بگەڕێەوە خێزانەکە تەماشاکە بزانە چێ ئەو تەلاقەی دروست کردیە، چێ ئەو تەلاقەی دروست کردیە. سوبحان الله دەبینی لە ناو ماڵەکەدا لێدان هەیە، شەڕ هەیە، جووندان هەیە، ئیهانەکردن هەیە، قسە پێگوتن هەیە، تعزیبی جەستەیی هەیە، نەفسی هەیە، ئەوانە هەیە، ئەڕوا بەلایەکی دیکەدا. لۆیە ئیسلام پێ دڵڕکا کە محافەزەی لەسەر بکە. ئەو خاڵانەی جەنابی مامەستا باسی کرد زۆر جوان بوون. یعنی لۆی پارێزگاری لە خانەوادە بکەین بەڕاستی زۆرمان پێویست پێ عائیلەیەکی جوان و ڕێک و پێک لە ناو کۆمەلگادا بەڕاستیدا دروست بکەین. یعنی ئەو عائیلەی بریتیبی لەوەی لە دەقەکانی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خۆی تێبگا. ئێستا خوای گەورە دەفەرمێ ومن آیاتی أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. بڕۆ خێزان بخینەوە تەماشاکە لە ناو کۆمەلگادا بزانە خۆشەویستی و سۆزی تێدایە. لۆ ئەو دووشتە باز دەکا خوای گەورە. پیاو بە تەبیعەتی حال لە ئافرەت بە قووەتترە، دەبێ ئەو قووەتە بەکار بینیان ڕای بگری، ئەبێ بیکا بە خۆشەویستی، پاشان سۆز و بەزەییشی تێدا هەبی. تۆ کە لە یەکێک بە قووەتر بی خۆ نابی عەزیەتی بدەی، ئازاری بدەی، مەوەدەت و ڕەحمەتت دەبی تێدا هەبی. ئەوجە دەتوانی خێزان بەڕێوە ببەی. کابرا جاری وا هەیە چەند کەسی خۆش دەوێت. ئەوە هەر لەو کتابەی حەسان شەمسی پاشا قسەیەکی جوان دەجێرتەوە، دەڵێ اختیارێک لە باغێکیشی دەکرد، گەنجێک لە مێژ نەبوو ژنی هینا بوو، بەس باش دەیناسی، ئەویش هەر لەوێ ئیشی دەکرد. لی پرسی گوتی حازی پرسیارێکم هەیە، گوتی گوتی من لەگە ژنەکەم بینم زۆر باش نییە، زۆر خۆشەویستی لە بینمان وەکو جاران نەمایە، هۆکارەکەی چییە؟ گوتی سبێنی وەرە جواب بدەدەمەوە. سبێنی چوو گوتی حاجی جوابی پرسیارەکەی من، گوتی بڕۆ و بەلی عیبکەوە ئاوەکەی باش نایەتن بە ئاو زیاد بێتن، ئەوجا من پرسیارەکە جواب دەدەمەوە. گەنجەکەش ڕۆی بە دوو سۆندەکەیدا دیتی لێرە کون بوو، لێرە کون بوو، لەولای کون بوو، تا گەویشتە بەلوعەکەی دیتی بەلوعە کرایتەوە، هیچ عیبی نییە. دەڵاتۆ گوت وڵا حاجە و ئاوە هەر ئەوەندە دێتن، تەواو زیاتر نایە. گوتی لۆ گوت سۆندەکە لە ڕێ لە چەند جیان کونە؟ ئێگوت دە باشە. گوتی دیگە جوابی پرسیارەکەی من، گوتی ئەگە دەماغت هەبی ئەوە جواب بوو، ئەگە مێشکت هەبی ئەوە جواب بوو. کو یعنی گوتی کەس نەدناسی ئەمن دەدناسم. دۆستەکەت لە کۆرانی ئەو دیوی هەیە، دۆستەشکەشت لە گەڕەکی ئەو لای هەیە، دۆستەشکەشت لە کولیەی هەیە، یەکی دیشت لەو یا تا دەچێەوە مارێر بای ئەوەندەی دەمینێ نەکبەت خۆ بەشی هیچ ناکەی. ئەوانە هەمووی لەو جیانەت سەرف کردیە کە دەچێەوە مارێ ئەوەت نامینێ، ئەوانەی ڕێتەرێک کە سالیمەن مسالیمە دەچێەوە مارێ عیبت نییە. وجعل بینکم مەودەة وەڕەحمە. ئەوەیە ئینسان ئەوەندە خێزانی خۆی خۆش دەوێ وەی لێ خیانەتی لێ ناکە، فێڵی لێ ناکە، دزی لێ ناکە، غەدری لێ ناکە، هیچ شتێکی لە بەرامبەر ناکە و سۆز و بەزەییشی بەرامبەریدا دەبی. ئافرەتەکەش بە هەمان شێوە بەرامبەر بە پیاوەکە بەڕاستی، یعنی دەبی شێوازێکی زۆر جوانی هەبیتن. یعنی لە بابی مولاتەفە دەجێڕنەوە، دەڵێ کابرایەکە بوو خێزانەکەی زۆر ڕووی نەئەدایە، فەقیرە، زۆر وەزعی ناخۆش بوو لە گەریدا. ڕۆژەشیان کابرا دانیش بە فکری دەرێ فکر مەکردەوە داڵغەم لێ دەدا خوایە ئەمە چم کرد بوو تووشی ئەو ئافرەتەی بوو کرد و هەر نەدێتەکردم نەعەزیەت مەدوال حاسری کەلام بینم لە گەری چاگنیە. وەڵا گوتی ڕاست وەچی برێ بە قودرەتی قادر هاتە ناو باوەشم دانیشت، هەر ڕاست دەستی لە ملم کرد. یا ڕەبی خودایە دەبی دوعام قبول ببی ئەوە چبی دەرێ وەڵا ژنەکە کردە وس دزێک هاتیە لە ترسان هاتی مێرە هەتا دەڕوات. دەرێ کابراس پەنجەرەم کردەوە دزەکە ڕۆیی دەویست هەر بێ. گوتم کاکە هەرمێ چ دەبەی لە حەوشەی گەردەنت ئازایی بەس بە ئەوە نەڕوا. تێدەگەی؟ یعنی تۆ وەرە تەماشاکە ئەوەی کە خوا دەفەرمێ ومن آیاتی أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. لۆی دڵتان وەلای ساکن بی. ئەسڵ وایە هەموو دەمی ئەو هابی. ئەسڵ وایە پیاوەکە لەگە ژنەکە وابی، ژنەکە لەگە پیاوەکە داوابی، نەک ئەو شێوازەی ئێستا ئەوڕۆ کە بەڕاستی تەماشا دەکەی ناو کۆمەلگا ئەو هادا نەمایە. لە نەسەکاندا وەکو خۆی تێناگەن کە خوای تەبارەک وەتەعالە دەفەرمێ بە ئەو شتەی تێدابی کە تو ئەوەی لێلا بە شتێکی خراپ دەگرتەوە. بڕۆ هەموو ئەهلی ئیسلام تەماشاکە دەفەرمون هەر کاتێ سونەتێکت تەرک کرد بیدعەیەک لە جێیدا دەندرێ، هەر کاتێ عەمەلێکی دینیت لە ئیسلامەتی لابەر شتێکی دیکەی خراپ لە جێیدا دەندرێ. جا لۆی بەڕاستی ئەمە پێمان خۆشە دەقەکان نەسەکان وەکو ئەوەی قورئان داوات لێ دەکا و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوات لێ دەکا ئەوها جێبەجێ بکە. ئێستا رب العالمین کە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. هەر کەس لە ئێوە عەمەلی صالح بکات چ پیا و چ ئافرەت، نەسەکە خۆی وا دەفەرمێ ئاەتەکە، بەڵام وهو مؤمن ئەگە ئیماندار بوو خۆشترین ژیانی دەدەینێ. خوای گەورە دەفەرمێ کا ئەو خۆشترین ژیانە لۆ نییە، لەبەرەوە مەرجەکە جێبەجێ ناکەی. خوا دەفەرمێ فلنحيينه حياة طيبة، یعنی ژیانێکی پێدەن ئەو پەڕی ژیانی خۆشی، ژیانی خۆشیت کە نەبوو مراجعەی ئیمانی خۆت بکەوە،
خوا دەفەرمێ وهو مؤمن، نافەرمێ مسلم بی، ئەفەرمێ مؤمن بی، ئیماندار بی، ئیمانێکی بەرزی هەبی، بە قووەتی هەبی، ژیانی ئەو ئینسانە خۆش دەبیت، چ پیاو بی چ ئافرەت بی. هەر کاتێ ئیمانەکە زەعیف بوو، لاواز بوو، بڕۆ تەماشاکە لە قورئاندا ئیدی ئەو حەیاتەن تەیبە نامینێ، ئەو حەیاتە بتە ژیانێکی ناخۆش، وەزعێکی خراپ، یعنی هەمووی بریتی دەبی لە خراپە، لە ناڕێکی، لە قسەی خلاف لەگەر یەکتریدا. يعني ئەجا بەڕاستی ئەمە پێویستمان بە چییە؟ ئیعادە نەزەرێک بکەینەوە لە بۆ دەقەکان، لە بۆ قورئانی پیرۆز، لە بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چیمان تەڵەب لێ دەکا. ئەخە زۆر خەڵک دەڵێ من ختمی قورئانەکەم، کاکە ختمی قورئان بکە، لۆ سەلەفی ساڵح بە تاخیری ختمیان نەکرد، ئەمە بە زووتر لەوان ختمی دەکەین. باشە قورئانە خینی ئەو دەگەویشتە ئاەتێک ئەو هاتەماشای دەکرد، ئەو ئاەتە یا ئەیها الذین ئامنوا، ئەو خیتاب لەگەڵ مندا دەکا. باشە خوای تەبارەک وتعالە قسە لەگەڵ مندا دەکە، بزانم چ دەڵێ تا ئاەتەکە جێبەجێ بکەم. لە یەک ئاەتە خوای گەورە لە قورئانەدا دەفەرمێ ولهن مثل الذي عليهن بالمعروف، يعني ئافرەتان چەند مافیان لەسەر هەیە، حقوقیان لەسەر هەیە، ئەوەندەش مافیان لەبۆ هەیە. يعني یەک ئاەتە بەس لێ حاڵی بە ئێستا زۆر جاری وایە ئەو خیتابە لەگەر پیاوەکانە. يعني خوای گەورە فەرمێ کو تەڵەب لە خێزانەکەت دەکەی ئەو هەش لە مقابلیدا لۆی بکە. ئەگە گوتت بۆنت خۆش بی ئەبێ توش بۆنت خۆش بی، ئەگە گوتت جلوبەرگت جوان بی دەبی ئیتوش جوان بی، ئەگەر گوتت زمانت پاراو بی ئیتوشە بێ پاراو بی. وەلەهونە مثل الذی، مثل يعني وەکو یەک، هەر ڕێک وەکو یەک. چ تەڵەب لەو دەکەی؟ ئیبن عەباس هەموو دەیفەرموو ڕەحمەتی خوای لێ بێ لەبەرەو ئاەتە دەیفەرموو ئەوەندە داوا ناکەم لە خێزانم خۆی لۆ من جوان کات، چونکە دەبی ئەمیش ئەوەندە بچمە بەر ئاوێنە و ڕابوەستم و ئەمیش دەبی ئەوەندە خۆم جوان کەم، ئەمیش دەبی ئەوەندە خۆم کەشخە بکەم. لەبەرەوە بەڕاستی بەڕێزان پێویستە ئێستا تو دقێک تەماشا دەکەی، ئەو دقە قورئانە، قورئان لە قورئان بەولاوە، یعنی ئێستا تو چێ وەسی دەبێ ئەوها تەماشا ئەو دەقانە بکەی وەکو ئەوەی خوای تەبارەک وتعالە داوات لێ دەکا. ئێستا من زۆر جاری وایە بەعزە خەڵک هەیە، یعنی کە کێشەی خێزانی دەبی دێت تەکنمان، مامۆستا وەڵڵاهی ئافرەتەکەم زۆر خۆی کەشخە و ڕێک و پێک ناکەی. کاکە خۆ توش هەندێک کەشخە نییە، تو تەماشا خۆت کە هەر بە ستایلەکەت تۆ دیارە خۆ زۆر مەزبوط نییە، یعنی بڕۆ ئەتوش خۆت ڕێک بێخە بۆرە ئەو ئاستە ئەوجە گلەیی بکە. بەڵام کە تۆ لەو ئاستەدا نەبووی و گلەیی دەکەی و حیساب کە تەجاوزی سەر حەقی کەسێکی دیکەدا دەکەی. جا لۆی بەڕاستی ئەمە پێمان خۆشە ئینسانەکان ڕجوع وەلای نەسەکان بکەین، لۆی ئەو پەڕی عەدالەت تێدا هەبی لە مابەینی ژن و پیاودا، و ئەو پەڕی چارەسەری کێشەکانیش بە ئاسانی دەکرێت کاتێک قورئان ئەکەیتە حاکم، کاتێک ئەو حەدیثانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەیە حاکم، کاتێک لەو ڕێگایەدا لاددا سبحان الله ئەوە نامینێتن. یعنی وای لێ دێ ئینسانەکە بەرەو ئاقارێک خراپ دەدەڕە. لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە وەسفی ئافرەتی کردیا، دەفەرمێ الدنیا متاع، دنیا خۆشە بەڵام بۆ خەیر و مەتاعها المرأة الصالحة، خۆشترین شت لە دنیادا ئینسانەوەی ئافرەتێکی هەبی چ بی؟ صالحة بي. قرآن جوزي صالحة دكاكوا فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. يعني دو صفة زور جرينجي تيداهيا أو آفرته يك جوي رايلا عبادة كارا وجوي رايلا ميردكي خوشي دكا وخيانة جناكا قط حافظات للغيب، يعني بيا وكي لوي بي لوي نبي هي إشكال ينابي تيدقي. لو روزانا مقاليكم داخل دو زور خوش بو کورت بوو بەڵام قسەکە جوان بوو، یعنی پێم خۆش بوو. دەڵێ کابرایە گرفتی لەگە خێزانیە بۆ چوو بەکن ئینسانێکی حەشیم، گوتی کاکە من دائیمەن مەشاکلمان لە ماڵێدا هەیە، گوتی یەک شتت پێ دەڵم، گوت چەندە ژنتی ناگوتی 20 ساڵیش زیاترە، گوتی مەدحی دەکەی پێدیا هەر دەڵی، گوتی وەڵڵاهی مەدح نا وەڵڵا بەو ئیشی من نییە، من پێیدار گوت کاکە یەکەم جار چیۆ مارێ ئەو ڕۆکە لەوە ڕادەست پێ بکە هەندی مەدحیشی وەکەی بکە هەرچ بوو بە زۆر مەدحی بکە، یعنی پێی دەستت خۆش بی زۆر مەمنون بەڕاستی خواردنێکی چاک بوو، گوتی ئەوەی بە پێ بڵێ، گوتی باشە، وتی کابراش چۆ ماڵە وڵا کوشییان لۆدانە دەستی بە مەدحی کرد خواردی، گوتی ژنەکەشە زیاتر تووڕە دەبوو، زیاتر تووڕە دەبوو، گوتی هەر مەدحی کرد زۆر خۆشە و دەستت خۆش بی و بەڕاستی باش لێ دەزانی ئەو شتانە، گوتی ملت شتێ 20 سارە نانت لۆدادەنێم نەتگۆ دەستت خۆش بی، ئەو ڕۆی زیرانەکەمانی ناتی لۆی مەدحی دەکەی. ئەوی شەو نەبوو گوتی دەرنەچوو تێگەی ئەوزە هەیە کاکە نیچەوانەکەی نابی فەقیرەی لۆی دەرناچی لۆیە جاری وایە گرفت دەبی، بەڵام باور بکەن بگەڕێینەوە نەسەکان بەس دەقەکانی قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوای گەورە تەوفیقمانەدا، ومێ دەکەم ئینشاءالله خوای گەورە خێزانی هەموو لایەکمان، ماڵەکانی هەموو لایەکمان، منداڵی هەموو لایەکمان سەرفراز بکا و چاک بکا و بێگرفت و مەشاکل بکا، وەی مەشاکلی شێ خوای گەورە لەبۆی حەل بکا. والسلام علیکم ورحمة الله وبركاته.